ئەمە دیارە یەک دوو ڕۆژ ڕابردوو لە کۆبنەوە بووین لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئیسلامی جەنابیشان لە کۆبنەوە بوون لەگەڵ ئەنجومەنی وەزارەت و لەگەڵ ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی بڕیاردراوە بە کۆتایی هێنان بە بایکۆت بە شێوەیەکی گشتی بە دابینکردنی ئەو بڕەپارێکەوە دانراوە بۆ مامۆستانی ناو شار 100,000 بۆ دەرەوەی شارەوانی کەوات و چۆی دەرەوەی شارەکان 150,000 بەما ئیترێ بێ کۆتایی بە بایکۆت بهێنرێ و سەراحەت پێمان وتراوە کە ئیتر ئیجرئاتەکەین لەگەڵ هەر کەسێک کە درێژە بە بایکۆت بدات. ئێمە دوێنێکە لەگەڵ یەکەی سەرپەرشتیاریە کۆبووینەوە باسی ئەنجامی کۆبوونەوەکی خۆمانمان بۆ کردن لە بەڕێوەبەرێتی گشتی ئەمڕۆژ لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرەکانی سنووری پەروەردەی شەمال کۆبووینەوە بە هەمان شێوە باسی ئەوانمان بۆ کردن کە ئیتر کۆتایی هێنان بە بایکۆت و دەستپێکردنی ئیجرئات بەڕاستی لەگەڵ مامۆستایانێکەوە درێژە بە بایکۆتەدەن لەسەر ڕێنمایی وەزارەت زانیارانەی پێمان بووە قسەمان لەگەڵا کردوون ئیتر بە هەموو باردوو شێوازەکەی ئیترەوە ئەکەوێتە سەر مامۆستایان هیوادارم بتوانین کە شتێ بکەین خەڵک لێمان ڕازی بێ بتوانین شتێ بکەین بە ئیشی پەروەردەی خۆمان هەڵسین بەڕاستی.